ما مصيام لرابي هل رابي مش عيبني ما مصاد شو ده كان ينادي حكم ملاحظة أو كلام واجع الجروح مثل ما مكان دانا أو هو يقول ما مصاش وقت بيانا كم لا كان هاد وقت ما مصاد بيانا يوش بيانا أو كلام روح ما ما دانا كشتان لقى ما مصاد يبقى بنص أو ده ما كان جيد بس كيف جيد الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. داواکارم لە خوای گەورە میهرەبان بەردەوامان بکات لەسەر دینداری و خواپەرستی و ئاخرمان بە خێر بگەڕێت. خوای گەورە تەمەنی ئەوەش دەرێژکات لەسەر خێر و خۆشی و چاکە بەختەوەری دنیا و قیامەتان کات. ئەم کتابە کە لەبەردەستمانایە باسی سێ بنچینەمان بۆ دەکات. پەیوەستە بە سێ پرسیارەکەی ناو قەبرەوە. لە ناو قەبردا هەموو ئینسانێک ئیمتیحان دەکرێ و تاقیکردنەوەی لەگەڵدا دەکرێ. جا ئەم کتابە باسی ئەو مەسەلە دەکات. بۆ ئینشاڵڵا ئێمە شارەزا بین لەم سێ پرسیارە کە لە ڕۆژی قیامەتا لە ناو قەبردا لێمان دەکرێ بەختەوەری مرۆڤ براوەی مرۆڤ پەیوەستە بە جوابدانەوەی ئەم سێ وەڵامە. بەدبەختی و نەهامەتی و دۆڕاندنی مرۆڤیش پەیوەستە بە وەڵام نەدانەوەی ئەم سێ وەڵامە. هەر کەسێک ئەم سێ پرسیارە وەڵام نەداتەوە خوای پەروەردگار غەزەبی خۆی دەڕژێنێ بەسەریدا. لاپەڕەی 6 ثلاثة الأصول واتە سێ بنچینەکە. سێ بنچینە ئەو سێ پرسیارەیە کە لێمان دەکرێت. بنچینەکان چییە؟ هەروەکو چۆن خانوویەک دەکەی پێویستی بە بنچینە و ئەساس هەیە، ئەمیش بنچینە و ئەساسێکە پێویستە ئێمە ئاگامان لێ بێ ئینشاءڵڵا. بسم الله الرحمن الرحيم بناوي خواي بخشنده بناوي خواي گەورە و میهرەبان ئەو خوای پەروەردگاری کە میهرەبانە بەڕەحمە. یەکێک لە ڕەحمەکانی خوای پەروەردگار دابەزێتە خوارەوە بۆ سەر زەوی و 99 ڕەحمیش پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە هەڵیگرتەوە بۆ ڕۆژی قیامەت. لە ڕۆژی قیامەتدا خوای گەورە ئەم ڕەحمەش کە دای بەزاندووە بۆ سەر ئەم زەویە دەیخاتە پاڵ 99 ڕەحمەکە دەکاتە 100 ڕەحم. هەر هەمووی خوای پەروەردگار دەبەخشێت بە ئیمانداران و بە خۆشەویستانی خۆی. بسم الله الرحمن الرحيم بناوي خوا أخوي كالرحمن الرحيم مهربانة برحمة ببزية. دفرمي اعلم واتا بزانة. بزانة چی بزانم؟ رحيمك الله خوا رحمة ليبكا دعاي خيرت بوكا. إمامي محمد كري عبد الوهاب رحمتي خوای لێبێ یەکەم شتێکە دەست پێ ئەکات ئەفەرمێ بزانە ڕەحمەتی خوات لێبێت. خوای گەورە ڕەحمی خۆی بڕژێنێ بەسەردا. أنه يجب علينا يجب بزانە بەتەأکید أنه بێگومان بەتەأکیدی يجب واجبە لەسەرمان پێویستە علينا لەسەرمان علينا واتە لەسەرمان. بزانە ڕەحمەتی خوات لێبێ واجبە لەسەر هەموومان یەک بە یەک
گەورە بچووک نێرمێ هەمومان واجبە لەسەرمان تەعەلوم و فێربوونی چی؟ ئەگەر ئەم کەلیماتانە لەبەرکەن وردە و دەشەڕە عەرەبیەکەتان بەقۆتە بێت. تعلم واتە فێربوون. فێری چی بیت؟ واجبە لەسەرت، پێویستە لەسەرت، فەرزە لەسەرت فێری ئەوە ببی ئەربەعی مەسائل، 4 مەسئلە، 4 شت، 4 مەسئلە هەیە، 4 شتەیە پێویستە بیزانیت، فێری بیت. یەکەم ئەلئولا، یەکەم شتێک لەو شتانەی کە پێویستە واجبە لەسەرت بیزانیت، فێری ببیت، العلم، زانیاریت هەبێت. ئەمە یەکێک لەو 4 مەسەلەی، لەو 4 شتێک کە پێویستە واجبە لەسەرت ئاگاداری بی، خەمساردیتیان دەکەی. یەکەم دەفەرمی العلم، علم و زانیاری. زانیاری چییە؟ ئەفەرمێ وهو معرفة الله، بریتیە لە ناسینی خوای پەروەردگار. معرفە واتە ناسین، ناسینی کێ؟ الله. معرفة الله، یەکەم شتێ پێویستە تۆ خوای گەورە بناسیت. ومعرفة النبي صلى الله عليه وسلم، کێ بناسی؟ دوایەوە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم بیناسی، بزانی ژیانی شارەزابی، ڕەوشت و ئەخلاقی شارەزابی. ومعرفة دين الإسلام، علم بریتیە لەوەی خوا بناسی، بریتیە لەوەی پێغەمبەری خوا بناسی صلى الله عليه وسلم، بریتیە لەوەی کە شارەزابی. معرفة دين الإسلام، دینی ئیسلامیش بناسی، شارەزابی، بزانی ئیسلام یعنی چی. بەڵام بالئەدیلە، بالئەدیلە ئەمە گرنگە، بە بەڵگەوە. بالئەدیلە خوا بناسی بە بەڵگەوە، نەک بەو شێوەیە کە باوەپیری خوای گەورەیان بە تۆ ناساندووە. نە، خوا شەریکی هەیە، خوا پێویستی بە ئەوەیە قەبرێک واسیتەت بۆ بکە، نازانم چی. نە، ناسینی خوای پەروەردگار، ناسینی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم، ناسینی دینی ئیسلام، بەڵام بە بەڵگە. بەڵگەش واتە قورئان و حەدیث، قورئان و فەرمودەکان. ئەمە یەکەم شتێکە کە واجبە لەسەر ئێمە بیزانی، چونکە لەناو قەبردا پێت ئەوتری پەروەردگارت کێیە؟ من ڕەبوکە. ئەگە تۆ لە دنیا خوانە ناسی، ناتوانێت جواب بدەیتەوە، وەڵام بدەیتەوە. پرسیارت پێکرێ چی دەڵێی سەبارەت بە محەممەد صلى الله عليه وسلم. ئەگەر لە دنیا شارەزایی دەربارەی پێغەمبەری خوا نەبوو بێ صلى الله عليه وسلم، بێگومان ناتوانی وەڵام بدەیتەوە. چی دینێکتە بۆ لە دنیادا؟ ئەوەی ئینسانی ئیماندار و خواناس بێ، بە زمانێکی پاراو دەڵێ ئاینی من لە دنیادا تەنها ئیسلام بوو، بەس ئیسلام. کەواتە ئەبێ خوای گەورە بە بەڵگە بناسی. لە قورئانە باسی خوای گەورە کراوە، لە حەدیثە باسی کراوە، باسی پێغەمبەری خوا کراوە صلى الله عليه وسلم، باسی ئیسلام کراوە. ئەمە یەکێکە لەو شتانەی کە واجبە ئێمە بیزانین. بەڵام کاتێککە ئێمە عیلمێکمان پێ بوو، خوای گەورەمان ناسی، خۆشەویستی خوامان صلى الله عليه وسلم ناسی، دوای ئەوە ئیسلامیشمان وەکو خۆی ناسی بە بەڵگەوە، ئەمجا چی واجب بێ لەسەرمان؟ دووەم العمل به، العمل واتە کردەوە، کار و کردەوە. به ئەو بایەکە وشەی با، دوای بایەکە بزوێنێک هاتووە، ها بزوێنێک پێڵێن بزوێن لە کوردی وایە، بزوێنێک هاتووە ضەمیرێکە، ئەو به ئەوە ئەگەڕێتەوە بۆ چی؟ یعنی العمل به، یعنی العمل بالعلم، ئەو هایە ئەگەڕێتەوە بۆ چی؟ بۆ عیلمەکە. واتە ئەو عیلمەی کە پێتە کردەوەی پێ بکەی. عیلمت هەیە سەبارەت بە خوای گەورە، بە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم، بإسلام، بەڵام العمل به يعني العمل بالعلم، واتە ئەو عیلمە، ئەو زانیاریە تۆ چی بکەی؟ عیلمێکت پێیە کردەوەی پێ بکەی. ئەگەر کردەوەی پێ نەکەی هیچ سودێکی نییە. با تا ڕۆڵی خوای گەورە دەناسم، پێغەمبەری خوا دەناسم
صلى الله عليه وسلم ئیسلام دەناسم بەڵام نوێژ ناکەم ڕۆژوو ناگرم حەج ناکەم زەکات نادەم چ قیمەتێکیە ئەوە نایخۆ بە قیامەت ئەبێ کردەوەی پێ بکەی ئەو کردەوەیە لە ژیانی ڕۆژانەدا ڕەنگ بداتەوە تێگەم براشینەکانم العمل به واتە کردەوە بکەی بەو عیلمەی کە هەتە سەبارەت بە خوای گەورە چۆن بیپەرستم چۆن عیبادەتی بۆ بکەم چۆن گوێڕایەڵی بکەم سەبارەت بە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم چۆن شوێنی سونەتەکانی بکەوم چۆن شوێنی فەرمانەکانی بکەوم چۆن هەوڵ بدەم خوا لە خۆم ڕازی کەم دوایەوە ئیسلام چۆن تەطبیق بکەم ئەبێت کردەوەی پێ بکەین چونکە خوای لە قورئانی زۆر شوێنە فەرمێ لەگەڵ ئیمانە فەرمێ وعەمیلوا الصالحات لەگەڵ ئیمانەکانە کردەوەی چاک ئەکەن بۆی ئیمان پێویستی بە کردەوەی چاک سێیەم دەفەرمێ الدعوة إليه دعوة واتە بانگەواز ئێستا کاتێککە من قسە بۆ ئێوە دەکەم ئەمە دعوەیە بانگەوازە الدعوة إليه إلى العلم أو علمي كبيتا أو كردوي كأنجامي أدي خلقي ببانكي كاكا ورن إيمان بهنن شارزابن سبارت بخواي قورو بيغمري خوا صلى الله عليه وسلم سبارت بإسلام دوايا وكردوشي بيبكن أمجا دي كاكا ورن كاتك من علم كان بيبو دوايا وكردوشن بيكرد علم كان بيه نيوشكم علم كان بيه لساس سنة الروم علم كان بيه هەموو مزگەوتەکەم ئەمجا لەگەڵەوە شاکەکردەوەم پێکردووە ئەبێ بانگەوازی خەڵکیشکەم بۆ ئەوەی ئەو عیلم و کردەوەیە ئەو عیلمێک کە پێمە ئەو کردەوەی کە ئەنجامم داوە الدعوة إليه ئەبێ بانگەوازی خەڵکیش بکەم بۆ ئەو ڕێگا پیرۆزە کە ڕێگای ئیسلامە ڕێگای ناسینی خۆ پێغەمبەری خوایە صلى الله عليه وسلم ڕێگای ناسینی ئیسلام وەکو خۆی بە بەڵگەوە کەواتە یەکەم شتێ واجبە لەسەرمان عیلمان پێ بێت زانیاریمان پێ بێت دووەم کردەوەی پێ بکەین سێیەم بانگەوازی خەڵکیش بکەین بۆ ئەو ئیمان و عیلما بۆ ئەو کردەوەی کە خۆمان دەیکەین نوێژ دەکەین بە خەڵکیش بڵێن نوێژ بکەن ڕۆژوو دەگرین بە خەڵکیش دەڵێن ڕۆژوو بگرن ئەوە کردەوە پێکردنە ئەوە بانگەوازکردنە بەڵام تۆ بڵێ کابل کوردوەتەنی بەڵێ دەسەکردم بەسەر کڵاوەکەی خۆم هاتم بەسەر کەسەوەنی بەخوا خۆم نوێژەکەم بە کەس ناڵم نوێژ بکە بەخوا ڕۆژوو ئەگرم بە کەس ناڵێم ڕۆژوو بگرە ئەچم بۆ مزگەوت بە کەس ناڵێم بڕۆ بۆ مزگەوت قورئانە خوێنم بە کەس ناڵێم قورئان خوێنە ئەمە کارێکی خراپە واجبە لەسەرت بانگەوازی بۆ بکەی چوارەم ئەفەرمێ الرابعة الصبر على الأذى فيه چوارەم صبر بگری خۆڕاگر بی صبر واتە خۆڕاگری ئارامی على الأذى فيه على الأذى أذى واتە ناڕەحەتی ناخۆشی ئێش و ئازار تەمە کاتێک کە تۆ بانگەوازی خەڵکەکەی خەڵک دژاتی دەکات قسەت پێڵێ جوێنت پێ ئەدەن جارێ پێ دەڵێن شێت جارێ پێ دەڵێن دواکەوتوو کۆمەڵ قسەی ناخۆش بەرەوڕوو دەبێتەوە هەروەک چۆن پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بپیان وتراوە شێت ساحیر درۆزن هەموو شتێکیان پیان وتووە تۆش على الأذى فيه لەسەر ئەو ناخۆشی و ناڕەحەتیانەی کە توش دەبێ سەبر بگری خۆڕاگر بی هەڵ نەچی کەواتە تۆ بانگەوازی خوا بکەی بتەوێت خەڵکی بناسێنی بە خوای پەروەردگار خەڵکی دژاتی دەکات خەڵکی قسەت پێ ئەڵێ ناڕەحەتە بی تووشی ناخۆشی ئەبی تووشی ناڕەحەتی ئەبی لە هەموو لایەکە جارە بەڵاو ناخۆشی ڕوت تێەکە بەڵام تۆ سەبر بگرە پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ پیان دەوترا شێت پیان دەوترا ئەگەر واز نەهێنن بەرپارانتان ئەگەن ئەتان کوژین ئەمە هەمووی ئەزایە ئەمە هەمووی ناڕەحەتیە کە توش دەبێ بەڵام ئەبێ خۆڕاگر بی ناوێت کەسێ چاوێکی لێ زەقری لەسەر وازبەی هەموو شتێ نە ئەبێ خۆڕاگر بی والدليل قوله تعالى بلغمان ئێمە باس بەڵگەمان کرد وتمان پێویستە ئەم شتانە شارەزابی بەڵام بە بەڵگەوە بەڵگەمان چییە هەموو شتێ بە بەڵگە ئەبێ بیسەلمێنی خوای گەورە دەفەرمێ والعصر سوێن دەخوا خوای گەورە بەچی بە کات بەڵام بۆ ئێمە نییە ئاگادار بن بۆ ئێمە نییە بە هیچ جۆرێک سوێن بخۆین بە غەیری خوا پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم هەر کەسێک سوێن بخوات بە غەیری خوا
بشرفم بطلاقم بناموسم بسري فلان بقبري فلان بسري باوكم بسري دايكم بسري برام بسري كيف نعوذ بالله هر همي أما شريك بخبريان غير إخوة نابي سوين بهشتك بخوري إلا هندي علماء دلين بقرآن يجدروسته چونك القرآن فرمايشتي إخوايا خوای گەورە سوێن دەخوات بە هەر مەخلووقێک لە مەخلووقاتی خۆی لە دروستکراوەکانی خۆی کە خۆی ویستی لەسەری بێ بەڵام بۆ ئێمە نییە سوێن بخۆین بە غەیری خوا تەنها سوێن بە ئەڵڵا بخۆ هیچ کەسێ لە ئەڵڵا گەورەتر نییە نە باوکت نە دایکت نە کەسوکارت نە هیچ کەسێک بەڵام خوای گەورە سوێن بە هەر مەخلووقێک خۆی دروستکراوێکی خۆی بخوات موڵکی خۆیەتی بەڵام بۆ ئێمە نییە سوێن بخۆین بە غەیری خوا خوای گەورە دەفەرمێت سوێن ئەخۆم بە کات بەڵام ئەگەر من و تۆ بڵێن سوێن بە کات ئەوە شەریکمان بەخوا بڕیارداوە کوفرمان کردووە حرامە تاوانێ گەورەیە عەسر واتە عەسر چەند معنایەک یەک لە معناکانی عەسر واتە کاتی نوێژی عەسر یەکێتر لە معناکان عەسر یعنی کات ئیتر کاتەکە لە شەوا بێ یا ڕۆژ هەر پێی بوتێک کات هەموو دەقەیە لە ژیانی تۆ کاتە واتە سوێن بە هەموو کاتێک بۆچی خوای گەورە سوێن بخوا بە کات لەبەرەوە کات گرنگە چونکە لە قیامەتە محاسبە دەکرێت لەسەر تەمەنەکەت تەمەنە دەچیا سەرف کرد لە باشە یا لە خراپە خواناسی یا خوانەناسی خوای گەورە بۆچی سوێن دەخوات کاتێک کە خوای گەورە سوێنی خوات دیارە شتێک هەیە دەفەرمێ ئین الئینسان لەفی خسر بێگومان ئینە واتە بە تەئکیدی بێگومان هیچ گومانێکی تیا نییە ئین الئینسان مرۆڤەکان هەمووی لەفی خسر لە خەسارەتمەندی و دۆڕاویدان لە خەسارەتمەندیان لە چیدان لە دۆڕاویدان واتە مرۆڤەکان سوێن بەخوای دەخوات بە کات ئەفەرمێ مرۆڤەکان هەموویان دۆڕاون هەموویان خەسارەتمەندن بە هیلاک چوونە بەڵام ئایا کەس دەرناچێت بەڵێ دەرەچێت مرۆڤ هەمووی تیا چووە خەسارەتمەندە إلا الذين آمنوا إلا الذين إلا يعني مگر جگە لەوانە مگر الذين واتا جگە لەوانەی آمنوا کە ئیمانیان هێناوە ئەگەر ڕۆژی 15 وشەی عەرەبی فێربی وردەوە دەشتەکان فێرەبی ئینشاءڵڵا وكاتا أزاني خسر يعني شيء إن يعني شيء أزاني الذين واتا أواني الذي بويا شيء بكاتي الذي يكس بس الذين يعني أوانا الذي يعني أو إن شاء الله ولدت اشتكان فيها من بإذن إخوان إلا الذين آمنوا إلا أوانا نبيت جقل لواني آمنوا كإيمان يعني هنا وباور يعني هنا كواتا أو كسي باور بهنية خسارة مدنية مروفيكت دوراونية إلا الذين آمنوا وعملوا الصالحات عملوا واتكردوي صالحات شاك دكن أو كسان دوراونين لقل إيمانك أنا هاي كمشتي إيمانك علمك من بيه ودوي وعملوا صالحات يا أود ما أبي أو علمك بيه تكردوي بيه إيمان شيء ناسيني خوايا ناسيني بيغمري خوايا صلى الله عليه وسلم ناسيني إسلام كاتا أم علمك أي وتمان والعمل به كاميا دوم خالط ما نبي عملي بيبكي وعملوا الصالحات خواهي قرأ فرمي چبكا أواني كإيمان يعني لقل إيمانك دا كردوي تشاك أنجامدا كردوي تشاك أنجامدا كاتا إيمانك كعلمك يا أبي كردوي تشاكي لقل أبي حرب لي خواها غفور الرحيم والله مني يجناك بنابت خواهي قرأ كردوي لتو أبيت كردوي تشاك وتواصوا بالحق تواصوا مشقاري وصيت مشقاري وتواصوا بالحق كيش رزقاري أبي أو كسي إيماني هي ولدل إيمانك إذا كدوي تشاكك عملي بيكا كدوي بيكا والسيم خالط من الدعوة إليها وتمان بانقوازي خلقيش كابور جاي كدوو علمك فرمي وتواصوا بالحق واتا مشقاري خلقي بكن بحق فلان كس خواب ناسا
پێغەمبەری خوا بناسە صلی الله عليه وسلم ئیسلام وەکو خۆی بناسە. ئەمە ئامۆژگاری چییە؟ بە حەق. حەق چییە؟ ئیسلامە، نەک بەرنامەی غێری ئیسلام. کەواتە وەتەواصەو بالحەقی واتە بانگەوازی خەڵکی دەکەن بۆ ئیمان و کردەوەی چاک. ئەوە خاڵی سێمە. وەتەواصەو بالصەبری، سەبر خۆڕاگری، ئامۆژگاری یەکتری دەکەن بەوەی خۆڕاگر بە. کاتێک کە تۆ ئیمان دێنی، کاتێک کە تۆ بانگەوازی کردەوەی چاک ئەنجام دەی، بانگەوازی خەڵکیەکەی بۆ سەر ئیمان، خەڵکی دژایەتی دەکات. کەواتە وەتەواصەو بالصەبر، ئامۆژگاری یەکتری دەکەن، وەسیەت بۆ یەکتری دەکەن بۆی کە خۆڕاگر بن، خۆڕاگر بن لەسەر ئەو دینداری و خواپەرستی کە ئەنجامی دەی. کەواتە دینداری پێویستی بە خۆڕاگرتنە. دینداری ڕۆژێک نییە و دوو ڕۆژ نییە، هەتا مردنە. هەتا مردنە بێ نوێشکی، هەتا مردنە بێ توانات هەبێ ئەبێ ڕۆژوو بگری هەموو ساڵێک. ئەمە شتێک نییە کاتی بێ، بۆیە پێویستی بە سەبرە، خۆڕاگریە. شتێک نییە بڵێن ساڵێکەم و کۆتایی پێدێت. ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبێت دەفەرمێ لەو ئەگەر ما ئەنزەل الله، ئەگەر خوای گەورە دای نەبەزاندایە، ئەنزەلە دابەزینە لە شوێنی بەرزەوە بۆ شوێنی نزم، نزول. لەو ما ئەنزەل الله، ئەگەر خوای گەورە دای نەبەزاندایە حجەتەن، هیچ بەڵگەیەک، حجە واتە بەڵگە، حجە و دەلیل یەکێکن. حجة هر معنى دليل. لو ما أنزل الله حجة، أجر خواي جورا داي نبزان دايا بوس هيج بلغي جدانا بزان دايا على خلقه بو دروس كرا وكاني خلق يعني خالق كي خواي جورا خلق واتواني كدروسي كدو. أجر خواي جورا هيج بلغي جدانا بزان دايا بو مخلوقات كاني بو دروس كرا وكاني إلا تنها هذه الصورة أم صورة نبي كسورة عصرة. أجل خواهي قرأ هيج بلقي دانا بزاندايا تنها صورة عصر دا بزاندايا لكفتهم أو كفاية بوبويا وعتب كفاية بوبوي كلا رجي قيامتها هيج عذري كان منه. يعني أجل خواهي قرأ تنها أم صورتي من عدايا صدق سيانس الصورة تكتريش إن عدايا كفاية بوبوي كخبيت حجة بلقي رسا خلقي بروجي قيامت. أو أن دقوري كواتا أو كي أمر فيري من أويا جرينجا أو علمي كبي معنا كردوي بيبكين و دواء أو بانجوازي خلقي بكين بوسة أو رجع بيروزة ودواء أو صبر خراجري من هبت. إمام شافعي فرمي أجر تنها أم صورة كفاية بوي كبلجبي لسر خلقي كلا رجي قيامة عذري أن مني. إمام البخاري رحمة الله عليه بدا فرمي باب العلم قبل القول والعمل. لكتابي خويدا كتابي فرمودية باشترين كتابة لدواء القرآن بيروز. إمام البخاري رحمة الله عليه بكتابة كذا دا فرمي بابي كدانا ودا فرمي باب العلم قبل القول والعمل. علم تهبه باب العلم واتأم بابا أم باسا باسي چي دكات العلم بيويستا زانياري تهبه زانياري زون كنكا يكي لزانا قوركاني مستخدمة قصير زون خوشكا أفرمي باسي علمك الإنسان علمي بيه نبو نازاني خوشي نازاني چيكا أفرمي كاتي خوي لسالة كاني زوا ما مصايك آيني وتالي دا ولا مزقوتا وتويتي ليك الولايات العربية كان وتويتي أجر جولك بكوجنا وانا خير وكافر بكوجنا وانا خير وأمشتانا اتخلك كابلا يشتيا وعواميك كابلا يجينا خير نوار كقول ما مصاب وديار بزانا كاتي شر جولك ومسلمان بوشي بوا أم بياوش ديتو مالا دراوسيك يعني دراوسيك يعني جولك ما مصاب تيجي جولك بكوشي خير تعمل جولك كشر كان جولك تعمل دانشون مال خويا حكي بسري جوانية ديتها مالو شمشيركي للرأي كشي عليه مسلمان بيا بتكوجم عليه باش المسلمان بس شي بقول والله نازل والله أخو نازم شي بقول نازم ولا شاهد مان بينه نازم ولا شاهد مان بينه أما كارثاتك علمي بينه أبو إنسان باش المسلمان بممكوش بس شي بقول مسلمان والله نازم بس شي مسلمان بنازم
لکە ئینسان ئەوە نەبێ عیلم بوو نەفام بوو حاشازری ئەوەی بەسەراتێ بۆیە ئیمامی بخاري رحمة الله عليه بدأ فرمي العلم علمت هبه قبل القول بيشو القصبكي كتولي مسلمان بخو بعلمك بيبكاك تشي ولا كاب ولا نازل والعمل بيشو يكدا وشي بيبكي واتا هاسيدي كوزور كدنجا كاتك من اتشم بو مسدود بون يجي جماعات ابي علم بيبك ان يجي جماعات اما علمك هيك الروم يجي جماعات عبادته كردا وكش روجتنا كما بيشو يكبرهم أو علمك بيما كدوي بيكم كأزانم نيجي جماعات خيرة أبي بزانم علمكم بيبي كنيجي جماعات خيرة بيش أوي فنا بخابرهم بوكازينو يبو شويني كي خراب أبي علم بيبي بيشو يقصى كم برهم أبي بزانم كأم شويني كي خراب وشويني إنساني مسلمان لأخوات السنية كواتا علم بيش أوي يقصى بكي بيش قصى كردنو بيش كدوك أبي علمك بيبي بيشو الذكر بكي أبي علم بيبي كأم ذكر بزمان دري أبري يا أم عبادته لا شد أنجامي أدي كردويك أنجامي أدي أبي علم الزانياري تبعت بلغش مانشيا والدليل قوله تعالى بلغش من فرمايشت إخوائي كده فرمي فاعلم إخوائي كده فرمي أي بيغمر إخوة صلى الله عليه وسلم بزانة فاعلم بزانة أنه هي بيجمان بتأكيد لا إله هيج خوايك نية إله واتخوا أو عبادتي بوكري لا إله هيج خوايك نية هيج پرستراويك نية بحق شايستي پرستن بيه هيج خوايك نية هيج پرستراويك نية ويكا پرستريه هيج پرستراويك نية بحق شايستي پرستن بيه إلا الله نبيت فاعلم بزانا أي بيغمر إخوة صلى الله عليه وسلم بزانا إيه مش بهمان شيوا أنه بتأكيد بيغمان لا إله هيج پرستراويك نية بحق شكو بنا حق زورك دي هي بتا پرستي هيج پرستراويك نية بحق شايستي پرستن به إلا الله إلا ذاتي الله نبت هیچ کەسێک شایستەی پەرستن نییە بزانە هیچ زاتێک هیچ پەرستراوێک شایستەی پەرستن نییە بە حەق ئیلا زاتی ئەڵڵا نەبێ وەستەغفیر ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم داوا بکە لە خوای گەورە لذەنبیکە کە لە گوناهەکانت خۆش بێ بەردەوام ئینسان ئەبێ علمی پێ بێ كلا إله إلا الله هي هيج خوايك پرستراويك نية بحق شايستي پرستن بي إلا ذاتي الله نبي ولا قلوشا واستغفر لذنبك أما كردوكي أما قسكي بيش أوي كبرين خوايا اللي خوش با أبي بزانم لكي دعوي اللي خوش منك أو عيد مكز ور قرنقا چاني قرنقا بيش أوي بلين خوايا اللي خوش با بي خواب ناسم عيد مكان بي أنجا دعوكم بلين كدلنيابم كالله خوايا وتنها خوايا أو كاتا دعوي اللي خوش منك يكم دا الله كاتا عيد مكز ور قرنقا إنسان زانياري هبت واستغفر لذنبك دعوه خوش من جناح كان قبل إخوائي جان لجناح كان خوش به فبدأ بالعلم إخوائي قال لك مش تفهمي فاعلم بزانا بس علمي كد قبل القول والعمل بيشوي بلي أستغفر الله بيشوي عبادتي أنجام بدي بيش قصة كدنو كردوا أبي علم بيبي أويك أمره خيرامان أويك جرنجا هر كاريك مان أنجام ده هر كردويك مان أنجام ده هر وتەیەک ویستمان بیڵێن ئەبێ علممان پێ بێ دەربارەی قسەیە زانیاریمان هەبێ کە زانیاریت نەبوو ئەو قسەیە لەوانەیە لە دەمت دەرچێ احتیمالە باجەکەی بە قورسی بدەیت ئەبێ بزانێ ئەمە بیدعەیە سنەتە شەرعیە نەشەرعیە کەواتە ئەبێ فەبەدە خوا گەورە بەچی دەستی پێ کرد فەبەدە ئەواتە خوا گەورە دەستی پێ کرد بالعلم یەکەم جار فەرمی علم بزانە ئەم جار فەرمی داوای لێخۆش من لە خوای گەورە کە بە زمانت کەواتە پێش قسەکردن پێش کردەوەکردن ئەبێ عیلمان پێ بێ کە زۆر گرنگە جا ئینشەڵڵا پشتیوان بەخوا ئێوەش بخوێنن ڕۆژێکە بێ ئینشەڵڵا ئیمتیحانی شەکرێن ئیمتیحانی هەڵبژاردە ئێمە هەندێک پرسیار دەنووسین ئینشەڵڵا دەڵێن ئەمە کامیان ڕاستە سەحی لێدە و تەواو ئینشەڵڵا ئێوەش بە ئیزنی خوا عیلم فێر بن وردەوەدە ئینشەڵڵا ئەمەیسە بە ئیزنی خوا خوا یارمەتیمان بدا خوا لێمان قبوڵ کە ئێمە ئێستا مەلایکە دەورمانی داوە بە
ڕەحم و میهرەبانی خوای پەروەردگار دەڕژێ بەسەرمانە ئینشاڵڵا بۆیە لەدەست خۆتانی مەدەن لە کاتی خۆیان ئینشاڵڵا وەرن خۆتان تاخیر مەکەن براشتنەکان یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردەکانمان خۆش بی ئاخرمان بەخێر بگەڕی خوایان ئەم گەنجانێ زیاتر هیدایەت بدە و زیاتر دڵیان ثابت و جێگیر کە لەسەر دینداری خواپەرستی خوایان ئاخرمان بەخێر بگەڕی آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين. بعد خير أستاذ. والله كاتفش ما شاء الله كاتبان مجمع إن شاء الله. أنا والله أقدر. جامع. وقت دعوة خوش بن كلا خواجة كلا جناح كانت خوش بن ذنب يعني وقت جناح تاوان ذنب.